بەڵێ من ئەو وێنەیە یەکسەر ناردم بۆ بەغداد بۆ جوازاتی بەغداد بۆ بەڕێوەبەری گشتی هەر ئەوەنە وێنەکە گەیشت پێیان یەکسەر بەڕێوەبەری گشتی تەلەفۆنی بۆ کردمەوە وتی پێم سەیرە ئەو هەموو قەڵەباڵغیە لە هیچ شارێکیکە ئەو قەڵەباڵغیە نییە چونکە ئەوان لە شاشەی ڕئیسی هەموو شارەکانە بینن ئێمە دوای ئەوە هەستاین بەوەی کەوا بەراوردێکمان کرد لە نێوان چەند شارێکی عێراق و خۆمانە سلێمانیا تێبینیمان کرد 5 شاری عێراقیمان کۆ کردەوە 5 شار بەقەد سلێمانی قەڵەباڵغی نییە بە پێی ئامارەکان و ئەمە لە کاتێکە ئێمە دایرەکانی جیاوازاتی هەڵەبجە پارێزگای هەڵەبجە نایەتە ئێرە هی ئیدارەی ڕاپەڕی نایەتە ئێرە هی ئیدارەی گەرمیان هی چەمچەماڵ و دەڤەری چەمچەماڵش نایەتە ئێرە بەس سەنترالی سلێمانیە و ئەوەی کە جێی پرسیارە نرخی تێچووی دەرهێنانی پاسپۆرت 4 قات زیادی کردووە لەگەڵ کۆنەکەیە پێشتر بە 25,000 بوو ئێستا 91,000 عمولەکەیەتی بە 91,000 حەقی جیاوازەکەی بە عمولەکەەوە چێتە 100,000 کەواتە 4 جار زیادی کردووە ئەمەش خاڵی دووەم وای کردووە کە جێی پرسیار و تێڕامان بێتکەوە بۆچی 4 جار زیادی کردووە و هەر داواکاری زیادەکە و خاڵێکی کەشکەوە جێی پرسیارە لە لامان ئەویشەوەی ئێمە ئەمڕۆ لە 9/11 لە 9/11 کە وەرزی پاییزە گەشتکردن کەمە بێتەوە بەپێی ئامارە ئاماری ساڵانی ڕابردوو لە مانگی 11 ژمارەی داواکاری لەسەر پاسپۆرت زۆر کەمە بێ بەڵام ئێستا بە پێچانەوە زیادی کردووە ساڵی ڕابردوو لە ساڵی 22 ساڵی 2022 بتمان بزانیت چەند جیاوازمان دەرهێناوە ئەم ساڵ چەند ئەوەی تێبینیمان کرد جیاوازێکی زۆرە ساڵی ڕابردوو تاکو ئەم کاتە تاکو کۆتایی مانگیدا تاکو سویشیدا 92,000 پاسپۆرت و کەسر 92,000 و کەسر پاسپۆرتمان بەدەستێنەوە بەس ئەم ساڵ تاکو کۆتایی مانگیدا لە هەمان کاتە 151,000 و کەسر 92,000 بۆ 151,000 زۆرە ئەمانە هەموو جێی پرسیار